ئەو پێشنیارانە کاری لەسەر نەکرێ بە دڵنیایەوە نرخی بنزین مبەریرەکانی گرانبوونی هەر بەردەوامن وە گرانترە بێ. پێشنیارەکان ئەوەن کە ئێمە بۆ وەزارەتی سامانە سروشتەکان دوو پێشنیارمان نردووە. یەک پێدانەوەی دەسڵاتی پێدانی ڕەسیدی هێنانی سوتەمەنی بدرێتەوە بە پارێزگا و ئیدارەکان، ینی پارێزگا و ئیدارەکان خۆیان توان ڕەسید بۆ کۆمپانیەکانی هێنەری سوتەمەنی بکەن بەبێ قۆڕخکاری و بەبێ پشتگیریکردنی هیچ کۆمپانیایەک بۆ ئەو هەموو ئەو کەسانی کە سوتەمەنیان. دوو وەزارەتی سامانە سروشتەکان دەسڵات بداتە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان لە دەواازەکان پشکنین بۆ تەواوی مادە هاتووەکان بکەن کە سوتەمەنین. وەربوونەیسەر بەپێی ڕێنمایەکی وەزارەتی سامانە سروشتەکان ئەو مادانەی ئۆکتانێ لە سەروی 97 پشکنینی بۆ ناکرێت. دەیان جۆر بنزینی خراپ بە ناوی ئەم وادەوە داخلەکرێت لە دەواازەکان پشکنینی بۆ ناکرێت. هەروەها ڕێنمایەکی تریان داناوە بە ناوی ئەوەی کە ئۆکتانی 93 نەبێ نابێت داخل بکرێت. ئێستا بەپێی بەدەداچوونی ئێمە بنزینی نۆرمال لە وڵاتی ئێران لە خوارنەوە تووسێەوەی ئۆکتانەکە. ئێمە ئەگەر نۆرمالمان هەیە لە بەنزیخانەکان پێویستە مواسفاتی ناوچەیمان بێت. پێویست نەکەوەی کە بە زەوقی کەسێک لە وەزارەتی سامانە سروشتەکان ئۆکتان دابرێ هەتاکو مانگیسێ ئۆکتانی 90 خوارنەوە تووسی ئاهات 89 90 91 92 ئاهات. ئێستا بە بڕیارێک ڕاگیراوە ئەم بڕیارش هەڵبۆشێتەوە. ئەمە دوو پێشنیارمان بۆ وەزارەتی سامانە سروشتەکان، دوو پێشنیار بۆ وەزارەتی دارایی هەڵگرتنی تەواوی باج و ڕسومات و گومرگی لەسەر هێنانی سوتەمەنی بە تایبەتی بنزین هاوردە و هەروەها لادانی ئەو کۆمپانیا مشەخۆرانی کە لە دەواازەکان بوونەتە بارگرانی و هیچ سوودێکیانێت لە پارە خواردن و لە گیرفان پڕکردنی کۆمەڵی شەخص نەبێت.